دادگای فیدراڵی لە نێوان لایەنگر و دژەکانیدا کورد چۆن دەتوانێت ڕێگری لە سەرپێچیە دەستوریەکانی دادگا بکات لە قازانجی خۆی. ماوەی زیاتر لە 2 ساڵە دادگای فیدراڵی بووە بە مەیدانی یەکلاکردنەوەی سەرجەم دۆسیا سیارەکانی عێراق و هەرێمی کوردستان. لایەنە شیعەکان بۆ لێدان لە یەکتر و وەرگرتنەوەی شەریعەت لە کورد و سوننا پەنا بۆ دادگای فیدراڵی دەبن. ئەوەش وەک هەنگاوێک بۆ دژایەتی و ڕوبەڕووبوونەوەی ئەو دوو پێکهاتەیە. بێگومانەوەش کاریگەری گەورەی لەسەر عێراق و پێکهاتەکان دروست کردووە و بەسەر دوو بەرەدا دابەشی کردوون. بەرەی پشتگیری و بەرەی دژایەتی دادگای فیدراڵی چیرۆکی دەست بەسەراگرتن و گۆڕینی استراتیژی دادگای فیدراڵی لە ئازاری ساڵی 2021 لە پەرلەمانی عێراق دەنگدانی کۆتایی لەسەر یاسای دادگای فیدراڵی درا کە ئەو کات ناکۆکی زۆری لەسەر بوو بە تایبەتی لە نێوان هێزە مەدەنیەکان و حیزب ئاینیەکان چونکە هەندێک لایەن پێیان وابوو کە ئەو دادگایە دەسەڵاتەکانی عێراق دەکاتە دەوڵەتێکی لایەنگر و ئایدۆلۆژی هەروەها لێدان لە لایەنێک دژبا لایەنێکی دیکە ئەو کات عێراق دەکات بە دەسەڵاتێکی ئاینی هاوشێوە ئێران بە پێی ڕۆشنووسە ئێستا دەنگدان لە ناو دادگاکە بە پرەنسیبی زۆری نەدەبێت کە ئەمەش مەترسیەوە دروست دەکات بڕیارەکان لە بەرژەوەندی لایەنێکی دیاریکراودا بێت. ئەو کات بەرەی تشرینکە نوێنەرایەتی خۆپیشاندەرانی عێراقی دەکرد دژی و پرۆژە یاسایە وەستانەوە گوتیان ئەگەر ئەو یاسایە بەو شێوەیە تێپەڕێداوە دادگا دەبێتە خانەی فتوادان و داوایان کرد کە هێزە مەدەنیەکان ڕێگەنەدەن لە ژێر گومەزەی پەرلەمانتا عێراق بگەڕێتەوە بۆ دواوە چونکە سەرجەم پێکات و چین و توێژە کۆمەڵایەتیەکانی گەلی عێراق خوازیاری بوونیاتنانی دەوڵەتێکی نوێی مەدەنین کە پشت بە پرەنسیبی هاوڵاتی بوون ببەستێت لەسەر بنەمای دادپەروەری کۆمەڵایەتی. ئەو کات لە ناو پەرلەمان و دەرەوەی پەرلەمانیش بۆ چوونێک هەبوو کە لەبەرەوەی دادگا بەرزترین دەسەڵاتی وڵاتە و پێویستە لەلایەن دادوەرەکانەوە بەڕێوە ببرێت و دەبێت ئەندامەکانیشی هاوڵاتی نیشتیمانی و دادوەری پلە باڵا بن. لەمە بە دەرنابێت هیچ دەستوردانانێکی دیکە هەبێت هەروەها دەبێت یەکسانی هاوسەنگی هەبێت لە ئەندامان و ژمارەی ئەندامان بۆ ئەوەی هیچ لایەنێک نەتوانێت بەتەنیا بڕیار بدات چونکە ئەو کات باس لەوە دەکرا کە پێکهاتەی شیعە بۆ مەبەستە هەموو هەوڵێک دەدەن ئەم جومگەیە لە بەرژەوەندی سیاسەتەکانی خۆیان کۆتای پێبێن و گشت یاسا و بڕیارەکان گۆڕانکاری تێدا بکەن با پەیڕەوی زۆرینە و کەمینە عێراق بەڕێوە ببن. ئەمەش بەمانەی تەسلیمبوونی ئیرادەی گشت پێکهاتە نەتەوەی و ئاینی و مەسەبیەکانی تر دێت و نەمانی دەوڵەتی هاوڵاتی بوون و هەنگاونان بەرە و وڵاتی تاکڕەوی و دیکتاتۆری. لە دوای 2 ساڵ ئەوە دەرکەوت و هەمان پێشبینیەکان وەک خۆی هاتەدی. دووبەرەی دژ و لایەنگرانی دادگای فیدراڵی دوای بڕیارەکانی نادەستوری بوونی درێژکردنەوەی ماوەی پەرلەمان و حکوومەتی هەرێم هەروەها لە مانگی یەکەم ساڵیش دادگای فیدراڵی عێراق بڕیاری ناردنی شایستەداراییەکانی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە کە پێشتر لەلایەن حکوومەتی فیدراڵی و بڕیاری ناردنی درابوو. دوهەمین بڕیار لە دادگای فیدراڵی عێراق دوورخستنەوەی محەممەد حەلبوسی بوو لە پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق و قەدەغەکردنی گەشتکردنی بۆ دەروەی وڵات. ئێستا دووبەرە هەن بەشێکیان دژی دادگای فیدراڵین و پێیان وایە کە دادگای فیدراڵی دی بۆ بەدارە دەستی ئێران و ڕاستەوخۆ پەیوەندی بەڕۆڵی ئێران و دۆستە شیعە عێراقیەکانەوە هەیە کە دەستیان بەسەر جومگە گرنگەکانی حکومڕانی عێراقدا گرتووە بۆیە چی دیکە دادگای فیدراڵی بێلایەن نییە. ئەو بەرەیە پێیان وایە و یەکجەنگن کە دادگای فیدراڵی عێراق بەو پێکهاتەی ئێستایەوە بووە بە یەکێک لە پایە بەهێزەکانی دەوڵەتی شیعەگەرایەتی لە عێراقی دۆستی ئێران. هەر بڕیارێک لەو دادگایەوە دەربچێت نابێت لەگەڵ ئامانجە استراتیژیەکانی ئێراندا ناکۆک بێت. توندبوونەوەی گرژەکانی نێوان ئێران و ئەمریکا و دوا جەنگی نێوان ئیسرائیل و حەماس هەرێمی کوردستانی خستۆتە بەرمەترسی زیاترەوە. یەکێک لەو چەکانی ڕەنگە لە داهاتوودا لەلایەن ئێرانەوە دژیاریان بەکار بێت هەمان دادگای فیدراڵی عێراقا هەر وەک چۆن دژی سونەکان ئەنجامدرا. هاوکات بەرێکی دیکە هەیە بە تەواوی لەگەڵ سیاسەت و بڕیارەکانی دادگای فیدراڵیە و پشتگیری دەکەن. ئەوانیش زۆرینەی شیعەکانی چوارچێوەیە مانگی. چۆن دەتوانرێت ڕێگا لە سەرپێچیە دەستوریەکانی دادگای فیدراڵی بگیرێت؟ لە مادەی 94 دەستوردا دەڵێت بڕیارەکانی دادگا یەکلاکەرەوە و کۆتاییە. ئەمە کاتێک ڕوودەدات کە لەسەر بنەمای دەستور بڕیار بدات بەڵام لە کاتێکدا کە سەرپێچی دەستور دەکات یان بڕیارەکان پاڵنەری سیاسیان هەیە بێگومان مادەی 94 دەوەستێت. لە هەمان کاتا دەکرێت بەم ڕێگایانە دەنگ بەرامبەر بڕیارەکانی ئەم دادگایە بەرز بکرێتەوە. یەکەم بە پێی مادەی 13 لە بڕگەی دووەم کە دەڵێت هەر یاسایەک یان دەقێکی یاسایی یان بڕیارێکی دژ بە دەستور پوچەڵە. دیارترینیان بڕیاری دژ بە یاسای نەوت و غازی کوردستانە کە لەلایەن دادگای فیدراڵیەوە دەرکراوە. دووەم لە مادەی 67 تایبەت بە بەرپرسیارەتی سەرۆکۆمار دەڵێت سەرۆکۆمار سوورە لەسەر گرنتی پابەندبوونی هەموو لایەنەکان بە بنەماکانی دەستور. لە نێویشیاندا دادگای باڵای فیدراڵیە کاتێک هەر لایەنێک پابەند نابێت بە دەستور یان مادەیەکی دەستوری جێبەجێ ناکرێت یان بڕیار و یاسایەکی دژ بە دەستور دەردەکات پێویستە سەرۆکایەتی کۆمار بەپێی مادەی سەرەوە بە ڕۆڵی خۆی هەڵبسێت و بەرگری لە دەستور بکات چونکە سەرۆکۆمار پارێزەری دەستورە. سێەم
دەکرێت فشاری سیاسی و هەمەجۆر بخرێتە سەر دادگا تا خودی خۆی یان با پێشکەشکردنی داوا با بڕیارەکانی خۆی دابچێتەوە یان هەمواری بکاتەوە یانیش هەڵی بۆشێنێتەوە. ئەمەش پێشتر ڕووی داوە دیارترینیان دەستنیشانکردنی کوتلەی گەورەی پەرلەمان بوو کە دوو بڕیاری دژبەیەکی دا کە ئەمەش گرنگە داوای پێچەوانە لەم دادگایە تۆمار بکرێت لە ڕێگای کەسانی شارەزاوە. پێنجەم، زۆر گرنگە کاتێک داوای یاسایەکی نوێ بۆ دادگا دەکرێت مافیتانە لێدان لە خودی دادگای فیدراڵی بدرێت. ئەنجا بڕیارەکان ملزەم و بات بن کە ئەمەش هاوسەری بات لەگەڵ دەستوردا. شەشەم، هەوڵ بدرێت ڕێگە لە دوو فاتی بڕیارەکانی دادگا و جێبەجێکردنی بەشێک لە بڕیارەکانی و پشتگوێ خستنی هەندێکی تریان بگیرێت. نمونە بڕیاری دادگای فیدراڵی تایبەت بە جێبەجێکردنی مادەی 140 لە ساڵی 2009 کە ئێستا کاری لەسەر نەکراوە.